ساڵتان لەبێت بینەرانی کورسادوز من ئاڕۆتۆفیقم لاڵقیم شەوی بەرنامەی پارۆراما پێتان گەیشتینەوە سەرەتا پیرۆزباییشی گەرمتان لێکەین بە بۆنەیاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز هیواخوازین و داواکارین لە خوای گەورە کە ڕۆژ و نوێژ و عیبادەتی هەموو لایەشی قبول کردبێ و ئەم جەژنە ببێتە مای جەژنێکی ئارام و ئاسوودە بۆ هەموو موسڵمانانی کوردستان و جیهان بۆ کوردستانمان هەمیشە پارێزراو بێ هەمیشە لە خۆشیابی. ئەم شەو لە بەرنامەی پانۆراما گفتوگۆکەین لەسەر ڕەوشی ناوچەکە بەگشتی و ئەو ئاڵۆزی و ئالەنگاریانی کە هاتۆتە ئاراوە. هەمومان نەزانین بەهۆی ئەو گرژیانی کە هەیە لە نێوان پەیوەندیەکانی ئێران و ئەمریکاوە تا ڕادەیەک وەڵام و وەڵامدانەوە هەبوو بۆ بابەتی ملدانی ئێران بۆ گفتوگۆ و هەروەها لە بابەتی وزەی ئەتۆمی کە ئەو وڵاتە ینی هەمیشە دەستبەرداری نابێ و ململانەیەکی سەختی هەیە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی لەگەڵ ئەمریکا و ئەمریکاش لەسەر جاری ترامپەوە کۆمەڵێک ینی هەڕەشە و کۆمەڵێک بابەتی وروژاندووە لە بەرامبەر ئێراندا بە تایبەتی ئێستا بینین ینی کە ئەوەی لە ئێمە ڕۆیان لەگەڵ حوسیەکان تاوان ئەمە بابەتێکە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئێرانەوە هەیە و شەڕێکە کە ناڕاستەوخۆ لەگەڵ ئێرانەکەیە و تا ڕادەیەکیش ئەمەوەکو گوشار و فشار و هەڕەشەیەکە بۆ کۆماری ئیسلامی ئێران لەلایەن ئەمریکاوە. بەگشتی ئێستا نزیکبوونەوەیشی ئەمریکا و رووسیاشەیە لەبارەی ڕێکەوتن لەسەر وەستاندنی شەڕی ئۆکراین کە ئەمەش بۆ خۆی یەکێکە لە بابەتە گرنگەکان و تا ڕادەیەک پەیوەندی هەیە بە دۆخی ئاڵۆزی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە رووسیا وەکو زلهێزێک لە ناوچەکە بوونی هەیە و لایەکی دیکەوە هەندێک لە جموجوڵەکانی چینی گەورە کە ئەمەش بەڕاستی ینی ڕکابەرێکی گەورەی ئەمریکایە و لە هاوکێشە نێودەوڵەتی و سیاسی و اقلیمیەکاندا ئەمانیش بیرروبۆچوون و استراتیژی جیاوازی خۆیان هەیە. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری بەڕێز کاگڕەنج جعفەر چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمە. بەخێری کاگڕەنج ڕەمەزانیش لێ پیرۆز بێ. جژنتان پیرۆز بێ هەر لە خۆشی دابن جژنی بینەرانی کورسات و جژنی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و جەژنی مسلمانانی جیهانیش پیرۆز بێ هەر لە خۆشی دابن. بەو هیواین کە جژنێکی خێر و خۆشی و پڕبەرەکەت بە بەڕاستی بۆ مولایەکمان هەروەکو واژ و مای ڕەمەزانەکە ینی مایی هێنانی مژدەی خۆش و پاری بۆ خەڵک بەڕاستیەوە گرنگ بوو. کاگڕەنج با بینە سەر جارێ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر ینی خۆ دەزانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک ئەلەنگاری و کێشەی گەورە ڕوبەڕووی بووە تا ڕادەیەکیش ئێستا خەریکە بەشێک لە یاریەکان و لە کێشەکان بەرەو چارەسەربوون ڕۆشت و تا ڕادێک ئارامیشی پێوە دیارە. خوێنەوەتان بۆ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سایە و گۆڕانکاریانەدا چییە و لە سایه هەیمەنەتی ئیسرائیل و ئەمریکا لەم دۆخە چۆنە بینن؟ سپاس سەبارەت بە هەموو گۆڕانکاریانەی کە ڕوودەدەن پەیوەندیدارن زۆر پەیوەندیدارن بە یەکترەوە ینی ڕەوتی ڕووداوەکان یەک بە دوای یەک لەوەی 7 ئۆکتۆبەر بەولاوە کە پاساوی باشی دروست کرد بۆ ئیسرائیل بە پلەی یەکەم دوجار ئەمریکاش کە ئەگەر ئێمە خوێندنەوەیەکی تەندروست بکەین ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەنگەری پێشەوەی ڕۆژئاوایە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش بۆ ئەمریکا. ڕێوتی ڕووداوەکان هاوکاتە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی لە تەواوی دنیا ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەواوی دنیا بەڕێوە دەچێت یعنی بەبێ ئەوە بەبێ تێگەیشتنیی گشتی لە ڕێوتی ڕووداوەکان ناتوانین لەوە تێبگەین و بەبێ ئەوەی لە ململانیەکان و ئاراستەی ململانیەکان بۆ جیهانێکی نوێ ئێمە لە جیهانی دووزەمسەری سۆڤێت ئەمریکاوە بەرەو جیهانی تاکزەمسەری ڕۆشتین ئێستا جیهانی تاکزەمسەری لە قەیرانی گەورەدایە لە کێشەی گەورەدایە لەسەر هەموو ئاستەکاندا لەسەر ئاستی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ چین لە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا و رووسیا لە پێشهاتنی ترامپ و ئەوروپاش بە هەماشەوە لەگەڵ رووسیا لە قۆناغی پێش ترامپ کە دەتوانین بڵێن دوایەکان جەمسەریەکێ لە دنیادا ئەو تاک جەمسەری ئەمریکا بە کۆتا هاتووە ئەی بۆ کە ئەگەر وایە ئەمریکا لە ململانەکانە هەر بەهێزە و قسەی یەکەم هەری خۆیەتی لە دانوستان و لە گفتوگۆ و لە هەموو ڕوبەڕووبوونەوەکانە. پێم وانە ئێستا بەرەو فرە جەمسەری بێ بەڵام هەنگاوەکان بەرەو فرە جەمسەرین ناکرێت لە ڕەوتی ڕووداوەکاندا
ئەمریکا با بڵین ئەوروپا لە بەرچاو نەگرێت کە ئێستا چەندە هاوپەمانێتی بەڵام لە کێشەشدایە لەگەڵ یا لە مەسلەی پەیوەندیدار بە رووسیا و ئۆکراینە. ئێمە دەبین ڕۆژانە ئەو ڕنگدانەوەی لە لێدوانەکانیان دەبینین لە لێدوانی بەرپرسانی ئەوروپا بەتایبەت فەڕەنسا ئەڵمانیا دەردەکەوێت کە ئەمانە ئەمڕۆ سەرکردایەتی ئەوروپا دەکەن و کێشەکان لەگەڵ چین لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە پەیوەندیدار بۆ رووسیا گەیشتە حاڵەتێک لە بنبەست بەڵام ئێستا کۆمەڵێک گرێکوێرە تا ڕادەیە کراوەتەوە و بوار بۆ گفتوگۆ هاتوۆتە پێشەوە بەڵام ئەو گفتوگۆیە لە تێڕوانینی ئەوروپا گفتوگویەکی لاسەنگە لەبەرەوەی ئاسایشی نەتەوەیی یان ئاسایشی نیشتیمانی قارەیە کە قارەی ئەوروپایە لە بەرچاو نەگیراوە ئاسایشی وزەیە ئاسایشی خۆراکە کە دەڵێن ئاسایشی نەتەوەیی کۆی ئەمنی ئەوروپا کەوتوتە بەر بڵێ ئەمە هەمووی لە بەردەم ئەوەدایە کەواتە جۆرێک لە تاکڕەوانە لە هەڵوێستی ترامپ بۆ چارەسەری دۆخەکە لە چلە ڕۆژهەڵاتی ناوەڕات چلەوەی پەیوەندیدارە بە رووسیا ئۆکراینە چلەوەی پەیوەندیدارە بە چینیش ینی ئەم بە شێوازێکی نوێ هاتۆتە پێشەوە ئەم شێوازە جێگەی ڕەزامەندی با بڵێن هینیە ئەوروپانیە بە شێوەیەکی گشتی ئەمە بۆ خۆی کێشەیەکە کە لە داهاتوودا ڕنگدانەوەی زیاتری دەبێت بەڵام مانای ئەوە نییە هەنگاوەکان بەرەو پێش ناچن یان هاوسەنگبوونەوەی ململانیەکان کە چین بەشی خۆی بەردەکەوێت لە دوجار لە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا ئەوروپا بەشی خۆی بەرەکەوێت بە پێی سنگایی خۆی بە پێی توانای خۆی بە هەمان شێوە وڵاتانی هەرێمیش بە شێوازێک لە شێوازەکان ڕۆڵ و کاریگەری خۆیان دێنە پێشەوە بەڵام بەو گۆڕانکاریانەی کە لە سروشتی دەوڵەت لە ناوچەکە دێتە پێشەوە ئەم گۆڕانکاریانە بۆ هەندێک دەوڵەتی ئایدۆلۆژی یان ناسیۆنالیستی جێگەی مەترسیە وەکو ئەو دەوڵەتانی چێنی کە لێسەیە کەوتونەتە بەر ئەم مەترسیە بە تایبەتی بۆ مەترسی زلێزەکان وەکو زلێزێکی ئەمریکا بەحقەت مەترسیەکە لە چۆ دەست پێ دەکات گۆڕانکاری لە هاوسەنجی هێز لە ناوچەکە دوای ئەوە دەستی پێکرد وەکو وتمان حوتی ئۆکتۆبەر و ڕووداوەکانی دواتر وەرچەرخانێکی گەورە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوەی کە قۆناغ بە قۆناغ شەڕی حەماس تا ڕادێکی باش یەکلاییبەوە ئەوەی حیزبوڵڵا دەستی پێکرد هاوکات ئەوەی لێدانی سووریا و لاوازکردنی سووریاش هاتە پێشەوە ئەمە قۆناغ بە قۆناغ ئەمەی سڕیەوە یان ئەمەی نەهێش ئەو پردی پەیوەندیە کە ئێران هەیبوو لە ڕێگەی گروپە چەکدار و دەوڵەتی با بڵێن کاریگەر وەک سووریا کە دراوسەی ئیسرائیلە و دراوسەی لبنانە لە وەکو پردێکی پەیوەندی لە نێوان حیزبڵڵا و ئەوانە بە لێدانی بڵێ ئەوەی هیلالە شیعیەکە بە تەواوی هەڵوەشایەوە لە ئەمری واقعدا بوونی نەما کە بوونی نەما ئەمە قۆناغێک ئێرانی بردەوە ناو سنوورەکانی خۆی بەڵام هێشتا ماوێتی دوجار لێدانی حوسیەکانی یەمەنە کە بە شێوەیەکی زۆر کاریگەرەوە زۆر بەوردی لیان دراوە ئەو توانە سەربازیەی کە لە سەرەتایی با بڵین شەڕی ئیسرائیل حەماس و حیزبوڵڵا هەبوو ئەو کاریگەریەی نەما ئەگەر چەند موشەچێک باوێژن و لە ڕێگەی توانای تەکنۆلۆژیەوە دەتوانن پەچی بخەن ئیسرائیل بەتەنیا خۆی نا ڕۆژئاواش کە پاڵپشتی ئەکات و وەک دەڵێم سەنگەری پێشەوەی ململانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناکرێت ئیسرائیلێک بدۆڕێ کە پشتیوانیەکەی ئەمریکا بێت بۆی ئەو توانە تەکنۆلۆژیەی هەیەی ینی ئەمە ڕوتی گۆڕانکاریەکان بەڕێوە دەبێت لەسەر بابەتی ئەوەی کاڵی ینی بابەتی ململانیەکانی ئێران بە تایبەتی کە ئەو ساڵ لە دەرەوەی وڵاتەکەی خۆی بوو ئێستا چۆتەوە ناو ینی چوارچێوەی سنووری کۆماری ئیسلامی ئێران ینی حەزەکەم لەوەیە زیاتر ینی پرسیارەکە بۆ ئاراسەیە بێ ینی ئەسا ئەو گۆڕانکاریانی کە هەیە و ئەو ململانێتوندانی کە هەیە بە تایبەتی لە نێوان ئەمریکا و ئێران لەسەر بابەتی ینی چەکی ئەتۆمی یاخود با بڵین بەرنامەی ئەتۆمی ئێران ململانێکی هێناوەتەوە ناو چوارچێوەی خودی ئێران و بۆی نییە جارێکی دیکە لە دەرەوە مامەڵە بکات بە
چۆنەڵی ئەو بابەتانی کە پێشتر سەودا و ینی معامەری لەگەڵ ئەمریکا و هەندێک وڵاتی دیکە پێدەکرد پێ دوایە قۆناغە قورسە بۆ ئێران یا بۆ ئەمریکا ئاسانە؟ لە ڕاستیدا هەنگاوەکان تا ڕادەیەکی باش بۆ ئەمریکا و ئیسرائیلیش چۆتە پێش لە بردنەوەی یان یەکلاکردنەوەی ئەو ململانەیە ئەنێ وردە با بڵێن ململانەیە یان وردە شەڕ ماوە وردە شەڕ لەسەر ئاستی دیپلۆماسی و لەسەر ئاستی با بڵین سەربازیش ینی ئەو هەڕەشانێک کە ترامپ لە ئێرانی کردووە و لە بەرامبەردا وەڵامدانەوەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران خامنەیی جوابی داوەتەوە ئەوە دەسەلمێنێت کە ئەو نامەیە ترامپ تا ئەو ڕادەیە توندا کە ئەگەر نێنە ژێرباری گفتوگۆیە کە ئەوەم سۆگەر کات ئیتر ئێران دەستبەرداری چەکی ئەتۆمی دەبێت و هەر پرۆژەی ئەتۆمی هەر پرۆژە و بەرنامەی ئەتۆمی دەبێت وەگەوەی لە لیبیا ڕوویدا ئەگەر ئەمە بێتە پێشەوە ئەوە قۆناغێک گفتوگۆکان دەستنە پێشەوە بەڵام لە ژێر چاودێریدا دەبن و هەموو ئەو گوشارانەی کە هەن ڕەنگە تۆزێک هێواش ببنەوە یان تۆزێک نەرمی بنوێنن بەڵام نابێتە هۆی ئەوەی کە تا بە تەواوی ئەوە مسۆگەر نەکرێت کە ئێران دەستبەرداری چەکی ئەتۆمی بووە چونکە ئێران دەست و پەنجەی شەل کردووە لەگەڵ ئەو ململانەیە توانیوێتی ئیدارەی خۆی بدا لە ناو خۆیدا و لەم قۆناغەدا نەرمی دەنوێنن دەڵێن ئامادەین بۆ گفت و گۆش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڵام دوور لە ئەو گوشارە توندەی کە دەکرێت بۆیە ئەوان قبول ناکەن بەڵێ دەڵێن ئێمە گوشار قبول ناکەین بەڵام ئەمە زیاتر بابڵێن دەربڕینێکی وتاریانەیە ئەو پرسیارە بۆ نمونە ئێستا ئەوەی کە لە گوزارێت لە میدیاکانەوە لە ڕاگەیاندەکانی بینین و لە وەڵامدانەوەکانی بینین ڕاستە ترامپ بە ڕەشێکی زۆر توندەکات لە ئێران یعنی لە بۆ نمونە گەر بەمە ڕازی نەبن ئەوە ئەنجامەکەیەتی لەبەر چاوتانە کە قۆناغێکی سەخت چاوەڕێتانەکە و لە بەرامبەری شایانی ئێران کە لەسەر زاری ڕابەری باڵا وەڵامایەتەوە ئیش بە هەمان شێوە هەڕەشە ئامێزە ئەمێ بزانام لە پشتی پەردەی ئەم لێدوانانەوە چییە گوزارێ نەرمی هەیە و عیلاقاتێکی ینی دیپلۆماسی دروست بۆ تۆ لە نێوان ئەمریکا و ئێران بەهۆی تەرەفی سێمەوە یاخود نەخێر بە بەردەوامی بە درێژایی ئەو ململانەیە کە هەبووە لە پێش ترامپیش و بەهاتنی ترامپ زیاتریژەوە هاتۆتە پێشەوە بۆی ئەو گوشارانی کە هەیە ئێرانیەکان بە شێوەی ناڕاستەوخۆ لە گفتوگۆی بەردەوامدان لەگەڵ ڕۆژاوە بە تایبەتی لەگەڵ ئەمریکا لە گفتوگۆی بەردەوامدان لە پێناوی مانەوە یان لە پێناوی تێپەڕکردنی ئەو قۆناغە سەختە کە ڕوبڕووی دەوڵەتی ئێران بۆتەوە ئەمە دەگاتە کوێ ڕوتی ڕووداوەکان دەزانێت ئایا دەستنە ژێرباری ئەوەی کە بۆ هەموو ئەمەژانە ڕازی بن کە ڕۆژاوە وەکو براوەیەک ئەمریکا وەکو براوەیەک لەو ململانەیە کە هەیە هەمیشە واشە براوەکان مەرجی خۆیان دەسەپێنن بەسەر دۆڕاوەکان ئەمڕۆ ئێران لەم قۆناغەدا لە قۆناغی دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر دۆڕاوی ململانەکەیە کە دۆڕاوی ململانەکەیە لۆژیکی سیاسی و سەربازی ئەوەیە دەبێت بە هەموو ئەو مەرزانە ڕازی بێت بەڵام کەی بەوە ڕازی دەبێت و تەوقیتەکە کەیە دیارە ئەو کاتەیە کە مەبدەئیان ڕازی دەبن و دەچێت ناو گفتوگۆی ڕاستە و خۆش و هەموو ئەو مەرجانە هەموو ئەو بەندانە ئامادە دەکرێن لەلایەن ئەمریکاوە ینی ئامادەکارەکە ئەوانن و ئیمزاکردنەکە لەسەر ئێرانە لەسەر بابەتی لاوازبوونی ئێران لە گفتوگۆکان لە مەیدانەکە لە ململانە سیاسی و دیپلۆماسیەکان لە ململانە سەربازیەکان ئەمیان تا ڕادێ خوێنەوەی جیاوازی بوو کرێ لەلایەن چاودێرانی هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە بۆ چکە بۆ نمونە گەر بازە سووریا بکەین ڕاستە ینی نفوزی گەورەی ئێرانی لە سووریا هەبوو و زۆر جاری ژوا باز دەکرا کە ینی ئەوەی کە لە سووریا دەگوزەرا لە سەردەمی بەشار ئەسەد ئەمە حکومێکی ئێرانیە بە تەواوەتی و چۆنڵی گرێدراوی لەگەڵ لوبنان و حیزب الله بەڵام وەکو جەناب دامەژت پێدا ئەمە بە کۆتا هەدەم هیلال شیعیە ینی ئاوا بوو نەما دیار نەما ئێستا ئەوەی کە هەیە لە بەری مقاومەتەکە و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەمریکا و کە زەبرێکی زۆر بەر ئەو لایەنە دەکەوێت کە سەر بە ئێرانە وش حوسیەکانە پێ دوایە لە بەرامبەر ئەم گفتوگۆیانی کە ئێستا ئێران و ئەمریکاییکەن حوسیەکان تەسلیم کراوە بە ئەمریکا بۆی بە ئارەزووی خۆی ئەوەی کە دەوێت پێیان بکە خود نەخێر چکە بۆ ئێمە دەبینین ئێران بێوەڵامە لە بەرامبەر لێدانی حوسیەکان لە ڕابردوودا هەر پەلاماردانێک بۆ حوسیەکان و هاوپەیمانانی ئێران لە ناوچەکە ئێران زۆر بەتوندیە هاتە سەرخەت بووی کاگڕاج ئێستا ئەمەیان بۆ پێچەوانە بۆتەوە
ئەمە دەرئەنجامی ئەو بارودۆخەیە کە هاتە پێشەوە. ئێران هەنگاوی یەکەمی پاراستنی ئەو قوارەیەتی ئەوەی بەلاوە گرنگە. ئەگەر بە وتاریش پشتیوانی لە با بڵێن حوسیەکان یان پشتیوانی لە غەزە بکات، وتار ئەمڕۆ ناتوانێت شتێک بکات لە ئەرزی واقع کە دۆڕانە لە کۆی بەرەکان، لە کۆی سنگەرەکان و ناشتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێستا بکەوێتە هاوکاری، ئەگەر بشێوێ بکەوێتە هاوکاری لە ڕێگەی موشەکی بالیستیان، لە ڕێگەی گەشەبێدانی توانای درۆن. ئەو ڕێگانش زۆری ژیراون و لەژێر چاودێریی زۆر وردایە ناوچەکە و بڵین دەریای سوور و ئەو ناوچانە و چەندە بووە بڵین حوسیەکان بوون بە مەترسی بۆ بەرژەوەندەکانی ڕۆژ ئاوا بە شێوەیەکی گشتی و بۆ چینیش وە بۆ هەموو ئەوانەی کە حەزیان بە بازرگانیە لە ڕێگەی بازرگانیەوە لە ڕێی ئابووری و بازرگانیەوە با بڵین ئەم پرۆسەیە بەردەوام بێ، ینی چەکێکی چەند سەرەیە ئەو بارودۆخە، ینی ئەوەی کە حوسیەکان دەیگرنە بەر کاتێک ناوچەکە نائارام دەبێت بۆ هەمووان نائارام دەبێت. بۆیە کۆدەنجێک لەوە دەچێ هەبێت لە نێوان ئەمریکا و چینیش بۆ ئارامی لە با بڵین ناوچەکە لە دەریای سوور، چکە بۆ چینیەکانیش نرخی کاڵاکانیان زیاد دەبێت ئەگەر لە باشووری ئەفریقیاوە جارێکی تر بۆ ڕێگاکە دوورکەوێتەوە نرخی زیاتر دەچێتە سەر کاڵاژ. ئەمڕۆ بە نرخ دەتوانێت پێش بەشێ بکات بۆ ئەوەی بازاڕی خۆیان خۆشکەواتە چینەکانی ژۆک و هەڵوێست هەماهەنگن بوو لەگەڵ ئەمریکا. بەڵێ لێگەیشتنی سەرەتایی دەبێ هەبێت لەسەر ئەوە، چکە ناڵێم پەیوەندیەکان پەیوەندی هەمەلایەنن. بۆیە لەمڕۆوە چینیەکان پێیان خۆشە ئەم کێشەیە کۆتایی پێبێ، بەڵام هەندێک جار لە وتاری سیاسی بە شێوەیەکی تر دەری ئەبڕن، ئەمە زیاتر وتاری سیاسیە نەکەواتە بێدەنگبوونی ئێرانەکانیش تا ڕادەیەک پاراستنی بەرژەوەندی و دۆستایەتیانە لەگەڵ چینیەکان وایە یان بۆ ئەم بابەتی حوسیەکان. پێم وایە زیاتر لە رووسیاوە نزیکە ئەوەی ئێران هەیەی لە ڕووی بازرگانیەوە بەڵێ لەگەڵ چینەوە پەیوەندی بازرگانی هەیە لەگەڵ ئاسیای دوور و ئاسیای ناوەڕاست، بەڵام ڕاستەوخۆ پەیوەندی بە رووسیاوەیە لە هەمان کاتدا کە گوشار لەسەر ئێرانە لە هەمان کاتیشدا گفتوگۆ لەگەڵ رووسیا کە بە چەند سعات ینی 12 سعات بەیەکەوە تیمەکان پشووە دەن و دانیشن بۆ ئەوی بگەنە جۆرێک لە ڕێککەوتن، چکە رووسیا ناوێت لەم شەڕی ئۆکراینە بە دۆڕاوی دەربچێت و ترامپیش لەوە تێگات. بۆیە گوشار لەسەر زلینسکیە لەسەر ئۆکراینایە و گوشار لەسەر ئەوروپاشە لەم بارەیەوە. بۆیە سیر دەکەی رووسیاش ناتوانێت با بڵێن نەرمی نەنوێنێ لەو گوشارانێک کە لەسەر ئێران هەیە لە کاتێکدا کە لە ماوەی ڕابردوودا کە وا ڕاگەاندرا کە پەیوەندیەکی یان هاوپەیمانیی استراتیژی لە نێوان ئێران و رووسیا هەیە. ئەم هاوپەیمانێتیە ئێستا لە ڕووی واقعەوە هەستی پێ ناکرێت و رووسیا لێ کاتا ناتوانێت لە گفتوگۆدا بێ بۆ ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا و بە هەمان شێوە بێت پشتیوانی ئێران بکات لەو ململانەیە لە ناوچەکە. بۆیەکە فرە ڕەهەندە و فرە بەرژەوەندی و زلێزەکانیش بەرژەوەندی خۆیان زیاتر لامە بەسەوەکو لەوەی هاوپەیمانە تەقلیدیەکانیان. بەدڵنیاییەوە دوو جۆر شەڕ ئەمڕۆ لە ئارادایە، شەڕێکیان شەڕی دیبلۆماسیە کە ئەمریکا و ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێیدا براوەیە، شەڕێکیان شەڕی تەقلیدیە کە سەربازی تەقلیدی. لە بەرامبەردا تەکنۆلۆژیایەکی بەهێز لە سەرووی ئەو تەقلیدیە هەیە کە تەکنۆلۆژیای جەنگی پێشکەوتووە، دەتوانێت ململانیەکان زۆر بە ئاسانی یەکلایی کاتەوە، بەڵام بە سوودگەرتن لە کات بە لە ڕێگەی گوشار لە ڕێگەی هەوڵی دیبلۆماسی بتوانن ئەو ململانیانە یەکلایی کەنەوە، چکە ئەوان نانەوێت ئەو دەوڵەتەی کە هەیە لە پەڕ بە شێوەیەک گۆڕانکاری تێدا ڕوودات کە وەگەوەی بۆ نمونە لە عێراق بە ناچاری هاتە پێشەوە و خەرجێکی زۆری ویست، یا لە ئەفغانستان لەم قۆناغی پێشوو لەو ململانەیە کە هەبوو. ئێستا
لە سووریا ئەو گۆڕانکاریانەی بوو خۆ خەرجی ڕۆژئاوا و بەتایبەتی ئەمریکا چی بوو بۆ ئەوە هیچ شتێکی وانە بوو بۆیە هەر بە شێوەیەکی ئاسایی هاتنە پێشەوەی سونەکان و دەسەڵاتگرتنە دەست بۆ هۆی ئەوەی ئەو پردەی هیلالی شیعە نەمێنێ گۆڕانکاری گەورە بێەوە حیزب الله بە تەواوی تەسلیم بێت خۆی بەدەستەوە بدات و حەماس ئەوان نەتەنیاهۆ لە لە سەرەتای شەڕەکانەوە وتی ئەمە دەبێت کۆتایی بە حەماس بێنین شارەکانی سەر حەماس زیاتر بوو سەرکەرتی غەزە زیاتر بووە و داواکاریەکانی ژوارڕاستیەوە ینی حەماس چەک دابنێ و کۆتایی بێنێ بەم بابەتە بەڕاستی بە دڵنیایەوە چەک دابنێ و ڕێگە چارەیەکی عەرەبی مامناوەند بە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی کە دەڵێن ڕۆژئاوا ینی ئەوروپا ئەمریکا بۆ چارەسەرکردنی دۆخی غەزە بەو شێوەیە کە ئاسایی بێتەوە و بەرهێنانی تێدا بکرێت ئەو پرۆژەی ترامپ لەم بارەوە هەیە و تاوکو ئێستا حەماس چۆن دەڵێ ملی نەداوە بۆ ئەوە بەڵام بە کۆتایی هاتنی خۆی کۆتایی پێدێ لەم دۆخێکە هەندێک لە جوڵەش هەبوو لە ناو خەڵکی غەزە بە ئاراسی ئەوەی ئەنی چۆنڵی دژی حەماس و هەڵوێستەکانی حەماس و هەروەها ملنەدانی حەماس بۆ گفتوگۆ و بابەتەکانی یەکلاییکردنەوەی دۆسیەکە بە ڕێگەیشی ئاشتی بەڵام دواتر وا لێکدراوە نەخێر ئەم بابەتە بۆ پشتیوانیکردنی حەماس هاتوونەتە سەر شەقامەکان لەگەڵەوەی کە غەزە بە تەواوەتی ومان نەزیبینین کێوێرانە ینی هیچی بەسەر هیچەوە نەماوە ینی خەڵکەکەی بۆ شێوازە هاتن ناڕەزاییان دەربڕی ئەم بابەتانە لە دوجارە پێ وایە ینی کۆی ململانەکان کە ڕووەدا لە غەزە ینی کە لە بەرژەوەندی حەماس نەشکێتەوە لە لوبنانەوە تا حیزب الله گۆشەگیر کراوە تا ڕادەیە کەم تا زۆر ینی ئەنیانێش فڕۆکەیشی ئێرانی کە ئەندێ هاوکاریە نابوو بۆ حیزب الله نیانێژەر بنیشێتەوە لە مەتاری بەیروت بەڕاستی بابەتی سووریاوە تا یین لە کۆنتترۆلی ئیسرائیل و تا ڕادەیەک تورکیا و ینی هەندێک وڵاتانی کەندا و بە تایبەتی سعودیەدایە بۆ خۆی عێراقیش کە ئێستا تا ڕادەیەک لە ململانێکی سەختایە لە بابەتی ئەوەی کە ئێران وازی لێ نایەنێ یاخود شڕنوکی ئێرانی لێ بەرنابێ بوو بابەتی یەکلایی بوونەوەی هەندێک لە میلیشا شیعەکان چکەم ڕۆ لێ دوانەگەیە کە ئەمریکا داوای کردووەڵێ ئەبێ حەشدی شابی هەڵۆشێتەوە ئێرانی ژەڵێ بە هیچ شوێگەمەوە ڕازی نابین عێراقەکەێتی شوی ئەم ململانیانەوە کاگڕنجیانی ئەگەر عێراقیش مل نەدا بۆ داواکانی ئەمریکا و نزیکبوونەوە لە ڕۆژئاوا و لە هەڵوێستەکانی ئێران تا ڕادەیە دوورکێتەوە کە تا ڕادەیەک دژن بۆ بابەتی ئەمریکا و ئیسرائیل ئەکەوێتە کوێەوە عێراق لە ژێر کاریگەری و هەژمونی دوو جەمسەردا جەمسەرێکیان ئەمریکا کە لە چوارچەوەی ڕێککەوتنیشی استراتیژی ڕەنجی داوەتەوە و ئەوەی تریشیان بەهۆی زۆرینەی شیعی عێراقەوە ئەگەر لە نێو عەرەبیشدا بەراورد بکرێت زۆرینە شیعە و کوردیش لەگەڵیدا هەر ئەوان زۆرینەن ئەمە وا دەکات بیر لەوە بکرێتەوە لەلایەن سیاسیەکانەوە و ئێرانیش نەرمی دەنوێنێ لەوەی کە گروپە چەکدارەکان بە هیچ شێوەیەک نەبن بە سەرچاوی هەڕەشە بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق و لە دەوروبەر بۆیە ئەمە جۆرێک لە نەرمی نواندنە بەڵام سەبارەت بە هەڵواشانەوەی حەجی شعبی بڵێ ئەم گوشارە هەیە و دەبێت ڕێک بخرێتەوە لە چوارچێوەی سوپای عێراقدا ڕێک بخرێتەوە هەنگاو بۆ ئەوە بەهاوێژرێ چکە هەندێک بنەمای یاسایی هەیە ئەگەر تۆ دەتەوێت دامەزراوەیەکی سەربازی فەرمیت هەبێ دەبێت لە چوارچێوەی خۆیدا ڕێکی خەیتەوە ینی ناکرێ چەند گروپێکی چەکدار هەبن ببن بە هەڕەشە لەسەر هێزێک کە هاوپەیمانی عێراقە بە فەرمی تا ئەو گروپانە بمێنن ئەگەر ئەم ساتە بێدەنجی بنوێنن بەڵام هەموو کاتێک هەڕەشەیەکی نەبیندراون لەسەر بەژۆندیەکانی ئەمریکا لەسەر هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بۆیە ئەم هەڕەشەیە دەبێت کۆتایی پێبێ ئەمەش بە ڕێخستنەوەی و هێزانە کۆتایی پێدێ بە جۆرێک لە جۆرەکان ناوی تریلیاندرێت لە دەیکەن بە هێزی پشتیوانی بۆ سوپای عێراقیان هەر تەشکیلەیەکتر گرنگەوەیە گروپی لابەلا بەدەر لە ینی میلیشایی بەدەر لە سوپای عێراق پێویستە نەمێنێ ئەم پەیوەندیانە لە ڕێخستنەوەی ئەو پەیوەندیانە ڕێخستنەوەی ئەو هێزانە لە چوارچێوەی مەنزومەی دیفاعی عێراقی سیستەمی بەرگری عێراق
هەنگاو لە دوای هەنگاو جێبەجێکرێت. پێ دوای عراق بچێتە ژێرە و بارە و کاگرانجەوە بابەتی ئەوەی کە ئێمە زوو یاین لێدوانی نوری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا بیستین کە ئەڵێ مەترسیی گەورە هەیە لەسەر عێراق و ئەگەری یعنی ئەڵێ دابەشبوون و موامەرەیەکی لەسەر عێراق ئەوان نایشارنەوە ئەم هەڵوێستانە یاخود ئەم چۆنڵی نیگەرانیانەی سەرۆکی دەوڵەتی یاسا لە جێ خۆیەتی بۆ بابەتی عێراق و هەڵوەشانەوەی ئەمەی کە لە عێراقدا هەیە شیعەکان دابەش بوون بەشێکیان لەژێر کاریگەری هەژمووی ئێرانن بەڵێ ئەویان بەدڵ نییە و بەشێکیان لەگەڵ ئەوەدان بارودۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە زیاتر بڕوە و چەک لە دەستی دەوڵەت بێت و مەرجعی شیعەش هەر لەگەڵ ئەوەدایە بۆیە ئاراستەیەکی دیاریکراوی سیاسی ئەمڕۆ بەهۆی هەر بارودۆخێک بێت دەسەڵاتی بەدەستەوەیە حەز و ئارۆزی ئەوان بڕیار نادات بارودۆخەکە بڕیار دەدات یعنی ئێستا لە هەموو بەرەکان کە دۆڕانێک بەنسیبی ئێران بوو بێت لە ململانەیەکان ناکرێت عێراق بێتە قوربانی ئەو شەڕە دۆڕاوە بەڵکو دەبێت بە شێوەیەک لە شێوەکان خۆی ڕێخاتەوە تواز لەوە بێنە هەندێک وتار و هەندێک شت دەوترێ بەڵام لە مەدانەکە چی ڕۆدەدا ئەوە گرنگە بەڵام عێراقی تا ڕادێک باڵانسی مێزێ ڕاگرتووە بۆ فشاری ئەمریکا بوو کە دەبێت غازی ئێران بۆ وەسێنی تا ڕادێک کەمی کردەوە وەسانێتی بابەتی ئەوەی کە ینی ڕووکردنە ئەوروپا و هێنانی هەندێک لە کۆمپانیەکان بە تایبەتیتا لە بواری نەوت تا کۆمپانیای بیپی بەریتانیە ناوە لە کەرکوو ئەو بەرهێنانەکە ئەمە بۆ خۆی ینی نزیکبوونەوەی لە ئەوروپا و بە تایبەتی لە بەریتانیا کە تا ڕادەیەکی شکل لە دەوڵەتە عوزماکان لە ناوچەکەدا کەواتە عێراقیش ئەزانێ یارێکە بکە بۆ خۆی بە جۆرێک لە زۆرەکان ئەمە ڕاستە چکە ڕێکەوتن لەگەڵ بەریتانیا ڕێکەوتنە لەگەڵ ئەمریکا ینی دابشکردنە دابشکردنی ئەرکە دەورەکانە دێمە ئێمە یەک شتمان لەبیر نەچێت ڕۆتی ڕووداوەکان چی بەڕێوەی دەبن ینی ئەمەی کە پێ دەگوتێت دەوڵەت لە تەواوی دنیای سێ یان لە تەواوی جیهانی عەرەبی و ئیسلامی دەوڵەت بۆ سروشتە ئاسایی خۆی دروست نەبووە بڵێن چ دەوڵەتی ناوبنین دەوڵەتی نیشتیمانی چی دەوڵەتی نەتەوەی بەڵکو جۆرێک بۆ لە دابشکردن بۆ ئیدارەدانی ئیمپریالیزم لە کاتی خۆیدا و دوجاریش زلهێزەکان لە ئێستاە چۆن ئەم ناوچانە بەڕێوە بن کە لە ژێر کاریگەری و هەژمونی ئابووری خۆیاندا بمێنێتەوە هەموو و هەڵوو مەرجانە و لادان لەم چوارچێوەیە دەرئەنجامەکەی دۆخێکی نائاسایی و ئەوەی کە پێی دەگوترێت ئاژاوە لە ناو دەوڵەتدا دروست دەبێت بە هەر هۆکارێک لە هۆکارەکان بێ گۆڕانکاریەکانی عێراق گۆڕانکاریەکانی سووریا گۆڕانکاریەکانی دوای 7 ئۆکتۆبەر لە ئەخیریدا و یەمەن و لە بەردەم گۆڕانکاری ئێران خۆی و لە بەردەم گۆڕانکاری و تورکیاش لەولاوە وەک هێزێکی هەرێمی چەندە دەیەوێت بڵێ من هێزێکم و دەتوانم وا بکەم لە دنیای لە ناوخۆی خۆیدا لە دنیای قەیراندایە پێویستە کۆی ئەو قەیرانانە چارەسەر بکات یعنی ئەمیش دوجار دەکەوێتە بەردەم گۆڕانکاری ئەم گۆڕانکاریانە پێداویستیەکانی نوێی دنیای نوێیە هاتۆتە پێشەوە ئەوەش لە بەختی کووردە لە ناوچەکە بۆ هیوای ئەم گۆڕانکاریانی کە هەیە ینی وەکو چۆن جەناب داماژت پێدا لە بەرژەوەندی کورد بێ کاگران جعفەر چاودێری سیاسی بە سوپاسەوە کە لە بەنامی پانۆراما لەگەڵ بینامە لە زیاترمان دوو بکەم چکە زانین شەوی جەژنە وەڵە بینەرانی بەڕێز هەموو شەوێکتان و هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێ بەرنامەی شەوی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لەگەڵ